زانای پایەبەرز و مفەسیری گەورەی قورئان شێخ عەبدوڕەحمان ناصر السعدی کە لە 1800ەکاندا ژیاوە. عەبدوڕەحمان ناصر السعدی خاوەنی تەفسیری تەیسیر الکەریم الرەحمانە، یەکێکە لە تەفسیرە هەر نایاب و پڕ وردەکاریەکان لە تەفسیری قورئاندا. 1800ەکان ئەو کاتە خەڵک داری بۆ هاتووە، لە وڵاتی خۆشمان هەروە بووە، داری بۆ هاتووە بۆ چێژلێنان و هەروەها داری بۆ هاتووە بۆ سۆبای زستان. کابرایەک دارفرۆشێک بە گوێ درێژەکەی لە شاخەوە دار و چیرکە دێنێ، جەنابی مامۆستا شێخ عەبدوڕەحمان ناصر السعدی عەلامەی سعدی دارەکانی لێ دەکڕێت. گوێ درێژ دێنێتە ماڵی مامۆستا، مامۆستا دەفەرمێ کرێی دارەکەت دەدەمێ و هەندێک پارەشت دەدەمێت دارەکانم بۆ بەرە لەو ژووری شوێنی دار و چیرکەکاندا بۆم دانێ، ئەڵێ بەسەر چاو. لەو کاتەدا جەنابی شێخ عەبدوڕەحمان ناصر السعدی تەماشا دەکا کیسە و تووتنی پێیە، کیسەکەی پڕە لە تووتن و پەڕەستی خار و ئەوانەی تێدایە و سەبیلی تێدایە. لە لای شێخ عەبدوڕەحمان ناصر السعدیش وەکو چۆن دکتۆر مستەفا زەڵمی خۆمان بەڕەحمەت بێ ئەو زانە پایەبەرزەی کوردیش بەلایەوە وابوو کە جگەرە وەکو عەرەق حرامە. دکتۆر مامۆستا شێخ عەبدوڕەحمان ناصر السعدی لەو سەردەمەدا لە 1800ەکاندا ڕەئی وابووە کە جگەرە مادەیەکی پیسی زیانبەخشە لە ڕووی تەندروستیەوە و لە ڕووی ئابووریەوە، ماڵ بە فیڕۆدانە و دەستەدا دەڕزێنێ و سینە ڕەش دەکا و تووشی نەخۆشی دەکا و هەر شتێکیش کە خەبیث بێ پیس بێ زیانی بۆ تەندروستی و بە لەناوبردننی ماڵ و تەبێ حرامە. ڕەئی وابوو کە جگەرە حرامە. ئەو کاتە ئەو زانە ڕۆشن فکرە ڕەئی وابوو کە جگەرە حرامە. لەم سەردەمانی دواییشدا جەنابی پرۆفیسۆر دکتۆر مستەفا زەڵمی یا ڕەبی خوایە جێگەی بەهەژ بێ کتێبی تایبەتی هەیە لەسەر حرامبوونی جگەرە، کڕینی، فرۆشتنی، خواردنی هەمووی. کە چیسە و تووتنەکەی ئەم پیاوەدار فرۆشە دەدۆزێتەوە هەڵی دەگرێت کە کابرا دارەکان ڕیز دەکە، دێتەوە بەردەستی مامۆستا، لە جەنابی مامۆستا خۆ ئیش و کارێک نەما و کار دارەکانت بەدڵ بوو جوان ڕیزم کردووە، دەڵێ یەخوا لەشت ساغ بێ، خۆی گەورە دەستەکانت خۆشکە، لەشت ساغ بێ، کارەکەت کارێکی پیرۆزە، بێمنەتە، سوور بە لەسەر کاری حەڵاڵی ئاوا ڕێک و پێک و داری جوانمان بۆ بێنە. ئەوەش پارەکەت لەو کاتای پێڵە ئەوەش کیسە تووتنەکەت، ئەوە کیسە تووتنەکەت پەڕ و سەویل و هەموو شتەکانی تێدایە. کابرا عەرەقی شەرمەزاری دەردەدا، چونکە ئەو بیستویەتی لە وتارەکانی جەنابی مامۆستادا بەشداری کردووە کە مامۆستا بڕیاری داوە، فتوای داوە جگەرە حرامە. ئێستاوە بۆی دەرکەوت ئەم پیاوە کە ئێستاوە سەعاتێک دوعای خێر و لەش ساغی و دەستخۆشی و کەسابەتی حەڵاڵی لێ دەکرێت، وەکو لە کەسی ئاشکرای بکڵ با بۆ خۆ عەرەقخۆریشە. ئیتر بۆی دەرکەوت کە بەڵێ ئەمە جگەرە خۆریشە، زۆری حراج بوو. بەڵام بە شەرمەوە فەرمووی، وتی جەنابی شێخ، جەنابی مامۆستا عەبدوڕەحمان ناصر السعدی، قوربان خۆ تۆ دەفەرمووی جگەرە حرامە و گومانیشم نییە لە فتوای جەنابەت کە ڕاستە، بەڵام من تازە توش بووم و بەڕاستی لە منداڵیەوە فێری جگەرە کێشان بووم و ئەم بەڵام لە کۆڵ نابێتەوە. بەڵام ئەوەی جێگەی سەرنجە جەنابەت چۆن ئەم حرامەت دایەوە دەستی من بچم بیکێشم. ئەخە بەڕاستی وایە تۆ کە حرامە ئەوە فڕێدایە تەوالێتی ماڵەکەتانەوە، ئەوە لە شوێنەکە دوورت خستایەوانێ ژێرگڵتدایە بۆی کە کەس نەیکێشێ و کەس لەم حرامە سوودمەند نەبێ. ئێستا جەنابەت من چیسەکەم لێ کەوتووە، کاتێک کە پشتێنم شل بۆتەوە چیسەکەم کەوتۆتە خوارەوە. ئێستا جەنابەت بە دەستی خۆت ئەم حرامە دەدەیتەوە دەستی من و بیکێشم. فەرمووی کوڕی شیرینم، باوکەکەم، برازای شیرینم، جەنابەت ئەوە تا خۆت باسی دەکەی، تۆ خۆت گرفتاری بەدەست جگەرە کێشانەوە لە مناڵیەوە فێر بووی. بەم دەقەیە بە لە ناوچوونی ئەم کیسە تووتنە من یەقینم هەیە تەرکی ناکەی. دڵنیا بووم ئێستا پارە لە من وەرگرت، بۆ نمونە وا 25,000 ئەم پارەی خۆمان، 25,000 وا حیسابکەین لە منت وەرگرت کە چوویتەوە دەرەوەی ماڵی ئێمە ئەدڕوانی ژێر پشتێنەکەت ئەم لاولاکەت ئاوەڵاکی سەی تووتنەکەمون بووە. دڵنیام لە ڕوشن نەدەهات بێ لە ماڵی ئێمە بپرسی، چونکە دڵنیایی کە من دەزانم فتوام داوە جگەرە حرامە. لە منیش لە ڕوون نەداهات کیسەکەم لە ماڵی مامۆستا بزر کردویان نە، هەر لێن نەدەبرسیەوە. ئەو 25,000 کە وەرت گرت ئەوە قوت و بژێوی ژیانی ماڵ و منداڵەکەتە. دڵنیا بووم دەچی لەو دیوەوە کیسەیەکی تازەت دەکڕی، مشتێ تووتنت دەکڕی، پەڕی سیخارت دەکڕی، سەبیل و دارجگەرت دەکڕی، بەخوا لەوانەیە 10,000 زیاتر پارەکەت بڕۆیشتە، 15,000 بڕۆیشتە تا کیسە تووتنەکەت مەزبوط دەکردەوە. ئەو کاتە منداڵەکانت کە بژێوی ژیانیان لەسەر ئەم پارەی ڕۆژانی تۆیە دەبووە لە دەمی منداڵەکانتی بگریەوە.
بۆیە ناوەڵڵا تۆ هەر دەچێشە کاکەوەشی سەوتوتنەکەی خۆت و با منداڵەکان نانی ئەمڕۆیان کەم نەبێتەوە بەڵام ئەگە بە قسەی من بکەی وەکو مامۆستا قوبوڵت بم برا شیرینەکەم کاکی خۆم هەر لەم دەقەیەوە بڕیار بدە من ناڵم دەست بە جێژگەرەکە تەرەکە بەڵام لە ئەمڕۆ بڕیاری کەمکردنەوەی بدە بیکە بە 4 بەشەوە بەشێکیانی تەرەکە لە هەفتەی داهاتوودا بیکە بە 4 بەشەوە نیوەی تەرەکە لە هەفتەی سێمە سەیەکی تەرەکە لە هەفتەی چوارەمە 1 بەشی بمێنێتەوە لە هەفتەی پێنجەمە 2 مانگ بوونی و 1-2 مانگ یەکجاری وازی لێبێنە ناو بەناو هەنگاو بە هەنگاو ئەوەندە لەسەرت قورس نابێت دەتوانین لەم حرامە دوورکەویتەوە بەڕێزان سوبحان الله لە تێگەیشتنی ئەم عالم و زانایانە لەم تێگەیشتنە جوانە فتوال لە کەسێک بۆ کەسێک کرێکارێکی داما و با فتوای مامۆستان نەبێتە هۆکاری بڕینی قوتی منداڵەکانی بەڵام ئامۆژگاری دەکەم هەنگاو بە هەنگاو خۆت لەم حرامە لە ناوبەرە زەرەر بەخشە بۆ تەندروستیت و لە ناوبردنی ماڵەکەت خۆت بدزەوە